زكي مدش مش زور جون هبو. منداڵەیە 13 ساڵە ئەو سیسە گەورەی هەیە لە ناوچی ئەوە چەند گەورەیە محاولە دەکەین ئێستا کە بە نەرمی بە جوانی دەری دێنین ئینشاءالله بزانین زۆر گەورەیە زۆر گەورەیە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهل دقة تماشاك أما نعمل زيجي من داركي بضرينم ليم تدكم سحبي دكم بجهازي تسند قوري بس دمي تصوري بكن تسند ديديني تماشاك أو تسند قوري أو كيسيا أجي إساك إيرا برندكي بتاري دكم بجهازه شي سكر إيرج بقرا سكرك حاضر هذا بنين أو إستعبوا الشوي سفيدة كينوا نعم أنا بكيكي نازجي في بزوري تمشاكا تمشاكا أو دبيني أو تسكاب ولا نازجيبو أو من دالتي تمشاكا تمشا أولا مهرباني أو تجانا دكتورك خوش وستان أو هي من دالتشيا أو جدرين خوش وقت أو بجار المهرباني تصويرك تمشاكا أو بيدرين نزن تيجي كسس أو تسش كجيركاني هي أو بكامل درمان هنا أو من دالة 8 صالة تمشاكا أو رخالوتي أو هم برخالوتي ونسايا بجواني أو دي إستاكا تمشاكا إسوا بتاري لكي دیتان خۆشەویستان ئەوەیە ئیشدوانی بەو شەوی جمعەیەی ئەو منداڵە ژانی زۆری گرت دوایە کە بادا کوبابی قسەی بکاتن کە ئەو چیسە گەورەیە بەبرینێکی کچکەش کردمان هاتەمەشا بەوەندۆنەی گرێ ئەو چیسەیە سێنچی ئەو ئێکوانە بوو بەڵام سەرەکمان ڕاکێشا دوایە سەحبمان کرد ئەبەو شێوەی ئەوە ڕیخەڵۆکیتی ئەو ئێرە دەبی زۆر بە نەرمی بە جوانی ئیشەکەی لەبۆ بکەین بە پشتوانی خوای گەورە ئەوە ئیشێکی جوانمان لەبۆ کرد هاتەمەشا لەسەر ڕیخەڵۆکیتی ئەو ڕیخەڵۆکیتی ئەو چیسەیە پێ دەرێ مەزەنتریکس تەمام ئەوە چیسە گەورەی هەبوو ئەوە پڕی ئەو ئاوە بوو ئەوە خایمان کردەوە هیچمان کردەوە ئەوجە بە جوانی ئەوە لێ دەکەینەوە تەمام براست دەستپێکی چوومە قوشتەپە کوڕێ من دەستە خوب زکێ خوانە گوتی زکێ منێ تێشی و زکێ منێ تێشیتن مجبرە عیۆدەی لە قوشتەپەی بوو چوومە عیۆدەی گوتی زێدەی خو خواردیە چوومە مۆڵ پشتینگی گوتە من زکێمە هەیە تێشیت هە دەستی خو سینگی خوانەوە گوتی سینگیم زۆری تێشیتن ئەو بوو جۆرە کۆین برە عیۆدێ دو ئاو بوو گیرێدان گوتی دێچێوی پیچەک ئازۆر کێم بوو لە چوومەوە بە نەچوو مش گوتی دێچم بەمە خەستەخانێ چوومە خەستەخانەکە حکومەتێ وڵا سونەر بوو کرد ئیشاعە بوو کرد گوتی مەشکە هەی ئەوی منداڵە کیسەک هەبیتن وڵا سونەر بوو گرت باش دختوری سەر لێ دەرنەچوو گوتی وازەح نییە گوتی بەسەن تەرەکێ ئازارەکەش زۆر بوو هەر تەحمل نەدەکرد هەندی شریعەم دەینا لو ئازار نەدەشکا هیچ یعنی کاتێکم دەگوت تاو ئازارم چا بوو زوو دەست پێ دەکردەوە ئیشە ئاڕانینێش کرد تاکید بوو گوتێ فەعساخینێ یعنی بوو تاکید بوو ئەو منداڵەی کیسی هەیە وڵامش گوتێ تێلەفۆنێک مەبوو دختوری کرد چ خەستەخانە مهمە بینێ ما تلفن بوو دختورێکی کرد ما گوتی چ خەستەخانەوە باشە گوتی مهرەوانی هاتینە مهرەوانی دختورێکی بەڕێ سێرە بوو چووینە نێک ئیشاعە و تشمەنی شادا و سونەر ئەنجامێ سونەرێ بەرێ خۆ کرێ ڕاست بڕیاردا گوتی ئەوە فەوریتی بۆ بێتە عەمەلیات کرێ هەیەکسەر سەعات 8 کاتەکە دیار کرا سەعات 8 عەمەلیات دەکرێت باش بوو الحەمدولله عەمەلیاتەکە کرد و زۆر زووشی باش بوو شکر بۆ خودێ ئێستای زۆر زووشی باشە
دست خوشی دکتر دلیر شینه که این راستی عملیات که زور رکوپه که بو مکری زور سپاس بو استافوی و سردان آمد که زور شما و ماندی بون سپاس یا خراد که این دست خوشیش لید که انشالله خود لی راضی بیتن زكي مدش زور جان هبو جو جهتنا خانه مهربانی او جو زكي مزور تشارز امهات نام دكتور دلت دست خوشی لید کن از مرتنا روز کار کردی از دست خوشی دكتور دلت کن كوب يعني في الذكرى بزيلي في الذكرى كوب يعني نه از نشون جولم زون زكبو زور دي إيشا اه إيه استاجان ما نه استا مظبوطي بله دست خوشی داشتم يلا بس لايك تشيكن تكا میهرەبانی دڵسۆزی و لێزانی